خۆی بەخشندەی میهرەبان هاتنی من بۆ ناوچەی خەلیفان تایبەت بە بۆنەی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە بوو بۆ پێشکەشکردنی بابەتێکی ئیمانیم و ئەو برانە دوو پرۆژیان هەبوو. پرۆژەیە یەکەمیان ئەنجامدانی ئەو کۆڕە بوو بۆ بەندە و دووەمیان خەڵاتی ڕێزلێنان بوو بۆ ئەو خوشکە ماندووناسانی کەشان بەشانی برایان خەریکی دەعو بانگەوازن. من لێرەمەوە دەستخۆشی لەو برا بەڕێزە ماندووناسانە بکەم کە بە هەستی بەرپرسیارانەوە دەڕوانە قەزەی ژن و قەزەی ئافرەتان شان بەشانی خوشکان خۆنەویستانە هاوکاریانن بەڕاستیەوە جێگەی دڵخۆشیە زۆر بۆ ئێمە مای سەربەرزی و سەربڵندیە کە ئەم برا بەڕێزانە هەستاون بەنجامدانی ئاوا پرۆژەیە کە خەڵاتی ڕێزلێنان ببەخشنە ئەو خوشکانەی کە لە کاری دەعو بانگەوازدا لەگەڵ برایان هاوکارن بەڕاستیەوە جێگەی فەخرە و جێگەی دەستخۆشیە. ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بە پێویستمان زانی بە هاتنەوەی جێژنی ڕەمەزانی پیرۆزەوە خوشکانمان دایکانمان خەڵاتکەین دڵخۆشیان کەین و لێرەوە دەستخۆشی لە خوشکبران هەین کە هاوکارمان بووینە دەستخۆشی لە خێرخوازانەکەین کە هاوکارمان بووینە لە پرۆژەکانمان پای گەورە پاداشتیان داتەوە و سەرکەوتویان کە ئینشاءالله. خوشکان دەستخۆشیەکەی لە ئەنجومەنی برایان کە گرنجێکی زۆر بە کاری خوشکانە دەن ساڵانە پرۆژەیان هەیە بۆ خوشکان دابشکردنی خەڵات وە لە زۆر ڕووی دیکەوە ئەمە دەستخۆشیان لێەکەین هیوای بەردەوامیان لەوە خوازین. زۆر پێ دڵخۆشم وەڵا پەو کۆبوونەوەی زۆر دڵخۆشم وەڵا هەندە پێ خۆشم پەو کۆبوونەوەی حەزەکەم وەڵا ساڵی دەهدا کۆبوونەوە دابێت لێرانی بینی ناوێت ئەرێلا دەستخۆشی ئەنجومەنی خەلیفانەکەین کە هەستا بە دابشکردنی دیاری جێژن بەسەر خوشکانی و ئەمەش پرۆژەیەکی ساڵانەی تیوە هیوادارین ئەم پرۆژە گەورەتر بێت و بتوان لە هەموو ناوچەکانی کوردستان ئەم پرۆژانە ئەنجام بدەن چونکە بەڕاستی جێگای دڵخۆشی خەڵکی کوردستانە و هاندانی دەستگای خێرخوازیەکانە بۆ ئەوەی بتوان هاوکاری خەڵکی بکەن.